بابەتێکی گرنگە وەکوتیشم کە کاردانەوەی لێوەکەوێتەوە لە چەند ڕۆژی داهاتووە بە تایبەت لە مامەڵی کڕین و فرۆشتنی زێڕە مابێتە کێشە بە تایبەت بۆ زێرفرۆشان زێڕەنگەران بۆیە میوانداری بەڕێز دڵشاد تەحسینمان کردووە کە یەکێکە لە زێڕەنگەرەکانی هەولێر خۆی لە ناو جەرگەی بازاڕەکە و لە ناو بابەتەکە یاخود با بڵین لە ناو ئەم پرسەدا. بەڕێز دڵشاد ئەم کاتت باش سڵاوت لەبێت. سپاس. بەڕێز دڵشاد ئێمە ڕۆژانە نرخی زێڕ ئەبینین لە بازاڕەکانی جیهانە بۆ هەر ئۆنسەیەک چەنە. ئێستا توانین بڵین هەمانە و ئۆنسەیە نرخەکەی لە جیهانە چەنە بە هەمان شێوە لە ناو بازاڕەکانی ناوخۆشدا هەمان نرخی هەیە؟ بەڵێ پێشەچی بەخێراتنی کەناڵ بستاری دەکەم زۆر سپاستان دەکەم. طبعا عینە سعر کە عینە ئۆنسە لە بازاڕەکانی جیهانی تعامل پێ دەکرێت لە هەرێمی کوردستانیش عینش تعامل پێ دەکرێت. باشە لە کاتی هاوردەکردنە هیچ باجێکی ناچێتە سەر؟ بەڵێ پاش ئەو قەرارەی کە لە حکوومەتی عێراق لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچوو کە خشل لە 200,000 پارەی مۆر و تاقیکردنەوەی زێڕەکەی کۆنتترۆلەکەی لە ئەو زێرانە مەسەرەن لە 200,000 کردیانە 350,000 هەروەها بۆ سەبیکە لە 25,000 دیناری بوو کردیتیانە 125,000. واتە هێنانی ئەو قاڵبەی کە بەدەستەوەیە پێشتر چەند بوو ئێستا دوای ئەو پشکنین و نیشانەکردنا بێتە چەند؟ بەێ لە 25,000 پارەی مۆرکردنی ئەو سەبیکەیە 25,000 دینار بۆ 1 کیلۆ ئێستا کردیتیانە 125,000 زێر ئەمە زێر لە 200,000 و کردیانە 350,000. ئەنی ئەوە 150,000 چۆتە سەر ئەویش 100. ئەوە پارەی مۆرکردن و تاقیکردنەوەکەیتی. باشە ئەم بڕە لە کێ وەرەگیرێتەوە؟ ئێوە توانن ئەو باڵانسە ڕاگرن یاخود نرخەکەی زیاکە لە بازاڕە بۆ نمونە کڕیارێک دەیەوێت ئەو قاڵبە زێڕە لە تۆ بکڕێت ئەو کاتە تۆ ناچاری ئەو بڕەپارەی کە داوتە بۆ نیشانەکردن و فەحسکردنی لە کڕیارەکەی وەربگری؟ ئەکید تەسیری هەیە ینی بای خۆی ئەو فەرقەی کە ئەمە دەدەینە حکوومەتی ئەمەش لە خەڵکەکەی وەردەگرنەوە ینی تەسیری دەبی لەسەر خەڵکەکەی تەسیری دەبی بەڵام تەسیرەکەی لەوانەیە زۆر بەو دەرەجەی نەبیتن ینی مەسەرەن ئەوە زێر وەکو لە 200 دێتە 150,000 ینی تەسیرێکی وهای نابی $100 فەرق دەکات لە هەر یەک کیلۆیەکی ئەوەیان تقریبان 100,000 لە کیلۆیەکی فەرق دەکاتن تەسیرەکەی هەیە بەڵام لەوانەیە زۆر پێوە دیار نەبیتن. باشە ئەو لەوانەیە لە مستەقبەلی مەسەلەن پێوە دیار بیتن بەڵام کە ئێستا ناوەڵە زۆر پێوە دیار نییە. باشە بەڕێز دڵشاد جاران کاتێککە بە تایبەت ئێمەمانوی زێڕێ بکڕین یان وەگەرەتەوێ هەڵی گری یاوە بەرهێنانی پێوە بکەی لای خۆت هەبێ خشڵ نەبێ بچوە لیرە بکڕەیە خود ئەو قاڵبانە بکڕە چونکە حەقدەستی لەسەر نییە هەر کات بیفرۆشیتەوە حەقدەستی لەسەر نییە ئیترەوە نامێنێت دەمێنێتن ئێستاش خەڵک هەیە هەر لیرەی دەکڕێتن ئەو لیرانە ئێستا هەر باوێتی ینی خەڵک دەیکڕێ هەشە قالبی دەکڕێ ئەو لیرانە هەمووی سعرەکەی ئەوەیە دەست حەقەکەی کەمە ینی ئەو فەرقەی حەقدەسەکەی کەمە بۆ یەک لیرە یەک لیرەی حەقدەسەکەی چەنە؟ بەێ 1 لیرە مەسەرەن ئەگەم مسقالێک بێتن 5,000 دینارە دەست حەقی پێشتر یا ئێستا احتیمالە گەوابی ئەمەش بیکەین زیادیکەین 1,000-2,000 زیاد دەکەینەوە لەسەری. باشە هەموو جۆرەکانی لیرە وایە یاخودەوان جیاوازیانە بێ حەقدەسەکەیان و نرخەکان زیاترە بێ هەموو جۆرێکی لیرە هیچ کێشەی نابێراوە جێگیرە بێت ئەوەی لە هەرێمی کوردستان دروست دەکرێت مەسەلەمە بەڵێ لە هەولێری دروست دەکرێتن هەموو یەک جۆرە بەڵام هەیە هاوردە دەکرێت لە دووبەی دەکرێتن ئەوان سعرەکەیان زیاتر ڕادەوەستیتن بەڵامی خۆمان لیرەی زۆر باشە و سعرەکانیشی معقولترانی لە پێویست ناکاتن لە دوای هاورد دەکرێت ئێستا زۆر کەم هاوردش دەکرێتن خەڵک هەری خۆمان دەکرێت. باشە بۆ نمونە و لیرەی کە لە دوبەی لە ئیماراتەوەیە چەندە چێتە سەر حەقدەست؟ حەقدەستەکەی وەڵای احتیمالە $2 بێتە سەری بۆ هەر لیرەیەک. باشە ئەو قاڵبەی کە لە بەردەستایە چەند گرامە؟ بڵێ چەند گرامە و نرخیشی چەند ئێستا ئەو قاڵبەی بەدەستوێ چەند گرامە؟ 1000 گرامە
سعرەکەشی تقریبا 5,000 دلارە. 85 ئێستا خەڵک زۆرێک کرێ 85,000 دلار ئەو قالبە خواستی لەسەر واللهی بەڵێ دەیکڕین ئەرە والله خەڵک دەیکڕێتن. باشە ئەو باشتریا بە خشڵ خەڵک بیکڕێ. ئەگە بۆ هەڵگرتن بیتن طبعاً لیرە و قالب باشترە، بەڵام ئەگە کابرا لۆ خۆی مەسەلەن ئافرەت بۆ جوانی طبعاً خشلەکە جوانترە، بەڵام بۆ هەڵگرتن قالب و لیرەکە باشترە. باشە بەڕێز دڵشادوتەوە بای 85,000 دلار ئەو قالبە منەی کڕم، بەڵام کاتێک هەیەم ئەیفرۆشمەوە هیچ جیاوازیەک دروستە بێت لە نرخەکە یان نا ئەی چەندی لێشکێت. ئەگە سعرەکەی وەکو خۆی ببنێتەوە ئۆنسەی زێڕەکەی وەکو خۆی ببنێتەوە هاتی بیفرۆشیەوە احتیمالە 200 دلارێکی لێ زەرەکەی، بەڵام ئەگە زۆر فەرقی کرد هات نەخوارێ ئۆنسە و یان چوونە سەری. ئەگە عینەن وەقت بێ عینەن سعر بی مەسەلەن بلێ ئەوڕۆ ئۆنسەی زێر بە 2650 ئەتوکە هاتی بفرۆشی و عینەن بە 2650 بوو 200 دلارێکی لێ زەرەکەی. ئەو 200 دلاری چییە کە لێ داشت بوو کەمتر دەبێ ئەگە زیادی کرد ئەوەختی ئەوە فەرقەکەی ئەوەیە کە زێڕەنگەر بیدایەتی کە فرۆشتی تێت و بە سعرێکی کڕیوە چتێکی قازانجی لێ کردووە ئەوەیە فەرقەکەی. واتە ئەو کەسە گەر قازانجی کردبێ و نەکردبێ ئێوە 200 دلاری لێ وەرەگرنەوە ینی لێ داشتێ بە حدودی 200 دلاری بەڵێ. باش بەڕێز دڵشاد تەحسین زێڕەنگەر لەگەڵ مامبووی سپاس بۆ بەڕێستان.